سڵاو ماوەی سەدەیەکە ئاین بۆتە مایەی کوشتن و بڕین لەناو مسلمانان خواندا و لە هەموو جیهاندا ئەمەش بەهۆی دەخاڵەتی سیاست و ئایدۆلۆژیاوە لەم ئاینەدا چۆن وا بکەین جارێکی تر ئاین بگەڕێتەوە سەر سەفاعەکەی خۆی و ببێتە هەوێنێک بۆ ئاشتی کۆمەڵایەتی وەک لە ماوەی 1200 ساڵ یاخود 300 ساڵی پێشوودا هەبووە بینەرمان لەگەڵ دروستبوونی دەوڵەتی نوێ بەتایبەتی لە ڕۆژئاوا و پاش سەردەمی ڕێنەسانس بیرکردنەوە لە ڕۆڵ و پێگەی ئاین وەک بەشێک لە کۆمەڵگەی مەدەنی جارێکی تر بوو بەمایی هەڵوێستە لەسەرکردن بیرمەندانی هزری سیاسی ڕایان وایە کە ئاین دەتوانێت ببێتەوە یەکانگیری کۆمەڵایەتی و بنیادی کۆمەلگا و پەیوەندی نێوان تاکەکان تۆکمە بکات ئەگەر پێشتر بەتایبەتی لە سەدەکانی ناوەڕاستدا جیاوازی نێوان ئاین و مەزهەبەکان ببوو بەهۆی ماڵوێرانی و شەڕ و پەرتەوازەیی ئەوە دواتر لە ڕێگەی بەهێزکردنی ڕەهەندی ڕۆحانی و مرۆیی ئاینەوە ئەرکی ئاین بوو بە فاکتەری ئاشتەوایی و لێبوردەیی لایەنی ئیسلامیشدا سەر ڕای دەیان خوێندنەوەی جیاواز بۆ ئاین و بوونی دایان مەزهەبی جیاواز بەڵام یەکێتی و یەکگرتووی کۆمەلگا و بەختەوەری تاکەکان دەبێتە خاڵێکی گرنگ و زانایانی ئیسلام هەوڵیان داوە لە ڕێگەی ڕاوە و شیکردنەوەی فەرموودە و ئاەتەکان ڕایەڵەی نێوان مسلمانان بەهێزتر بکەن بەتایبەتی لە بەرامبەر ئەو ڕەوتانەی کە لە سەرەتای سەدای بیستەم تێکۆشاون بەشێکیان هەموو کۆمەلگای مسلمانان تەکفیر بکەن و بەلادەر و گومڕا وەسفیان بکەن بەم جۆرە هەم ئاین و هەم کۆمەلگایان تووشی سەرگەردانی کردووە ئاین لە سەرەتاوە کە هاتووە وەک هەوێنێک بۆ ئاشتی کۆمەڵایەتی و بۆ پێکەوە ژیانی مرۆڤەکان و هەڵگرتنی زوڵم و ستەمکاری لە خەڵکان بووە بەڵام دوجار کە دەبینین لە نێوان مەزهەبەکان و پەیڕەوکارانی ئاین و هەموو ئاینەکانی تردا جۆرێک لە دژایەتی و دژمنایەتی و ناکۆچی دروست بووە ئاینی ئیسلامیش وەک ئاینەکانی تر بە هەمان شێوە دەتوانین پێناسەی بکەین بە تایبەتی لە سەدەی بیستەمدا کاتێک خلافەت دەڕوخێت و حرەکاتی ئیسلامی سیاسی و مەزهەبی و سەلەفی دێنەکایەوە ئاین دەبێتە مایەی پەرتبوونی و کۆمەڵایەتی و تەکفیرکردنی مسلمانان خۆیان نەک دەرەوەی مسلمانان ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە خۆیان ڕشتن و بۆغز و قینە لە ناو مسلمانان خۆیاندا و لە ناو ئەهلی سوننە خۆیان نادروست بێ لە کاتێکە لە ماوەی 1400 ساڵە ئەم ئاینە مایەی ئاشتی و پێکەوە ژیانی مسلمانان و غەیری مسلمانانیش بووە ئەمە باس لەمە بکەین کە ئاین ئەتوانین بە کورتی بیکەینە یا ئاین سەرچاوەیەکە بۆ ئاشتی کۆمەڵایەتی ئاین خاصەتەن ئاینی ئیسلام هەر زوو سەر و چاوەیەک بێ بۆ ئاشتی ئەزمون و تاقیکردنەوەشی هەیە بە درێژایی مێژوو هەر بە پێغەمبەرونی محەممەد صلی الله علیه وسلم لە مەککە دوایی لە مەدینە هەر لە مەککە ئەو ڕووداوەی کە ڕوویدا قوڕەیش هەموو غڕبوونەوە ئەهلی مەککە کە چۆن ئەوە چ عەشیرەتێک حەزەری ئەسوەدی بباتەوە جێی خۆی ئەویان بان کرد خەریک بوو شەڕ بکەن بکەونە ناویەک هات سارەکی لۆ دانیان ئاشتی کۆمەڵایەتی هەی وەختی هێشتا یعنی ئیسلامەتی بەو شێوەیە ئەعلانیش نەکرا بوو ئەو زەتانی دەورێکی ڕۆڵێکی زۆر بە قووەتی هەبوو لۆ ئەوەی نێلی شەڕ و پێکدادانەوە لە ناو مەکە ڕوو بدا بەو هەنگاوە دوایی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە مەدینە لە مەدینە خۆت دەزانی جوولەکە هەیە نەسرانی هەیە کافر هەیە ئەوانەی لەسەر دینی ئیبراهیمی ماینە مسلمانیش وا بە هەموو قووەتەوە هاتینە مەدینەی خۆ احتیاجیان بە کەس نییە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم تەبیعینە قەراری خۆی بەوە قەراری خوایە لە قورئاندا ئیشارەتی پێدرایە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هات وەثیقەی مەدینەی دامەزراند و فەرمووی وتی لهم ما لنا وعليهم ما علينا للنصارى واليهود أديرتهم يعني أوانا كنيسة وكنيسي خويان هيا هم حقيان لسرمانة أما بيان باريزين تر مسلمان زكاتي ددا أو خاوة وخرازي ددا طبيعي أرشي مسلمانك زياتر ولا أرشي أو غير مسلمانكي ئاشتێکی کۆمەڵایەتی حەقیقی دامەزران
لە ڕووی تەنزیرەوە با بڵین ئەمە وەک نەزەری وەک مێژوو لە سەردەمی پێغەمبەر خۆیان دووری خوای لەسەر ئەمە باواز دەبین با بڵینەوە ئێمە بابینە ئەم سەردەمە وە لە دنیای خۆمان و بە تایبەتی لە کوردستان ئەزانین لە ئێستادا جۆرێک لە مناقەشە جۆرێک لە دیبیت لە پێکدادان هەیە لە ئەم بابەتە بۆ نمونە لە ئێستادا بەهۆی کۆمەڵێکشتەوە کە باس لە ئەوروپاشە کە باس لە ئیسلامەکەیت یەکسەر خەڵک ئەترسێت تەنانەت کە ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر خەڵک وازانە کابرا خۆی تەقێنێتەوە ڕاکە خۆ ئەمە واقعێک ئێمەی تیاین یانی چۆن ئەم دوانە بێکە و بنووسین ئیسلامێک وە ئاشتی خواز بێ چۆن ئەمانەی پەروەردە کردووە مامۆستاجان ئەو واقعە ئیسلام دروستی نەکردیە هیچ دەستیشی نییە لە دروستکردنی ئەو واقعە ئەو واقع جەناب ئیمکانە شارەزایی هەبیتن سەردی تاریخی ئەگەر متابعای بکەیت ئەو دەوڵەتانەی پاشی ڕوخانی دەولەتی عوسمانی یان هاتنی حملەی ئیستعماری سەر ئەو وڵاتانەی کە داگیر کرد پاشیوەی کە ئینگلیز ئیتالیا فەڕەنسا کە ئەو وڵاتانەیان داگیر کردبوو لە وڵاتە ئیسلامیانە یا عەرەبیانە کشانەوە تەڵەبەی خۆیان بەجێهێشت خانوادە و خێزانی وایان بەجێهێشت هەر لە عێراق سەد خانوادە ئێستاش هەیە سەر بە ئینگلیزن ئەوانە بنەمایەکی فکری بنەمایەکی کۆمەڵایەتی علاقاتێکی ئەوهایان دروست کرد کە ئەو وڵاتە بە هیچ ناوعاچی خێر لە خۆی نەبینی بەڕێزت ئەو وڵاتانەی ئینسحاب دەکەن ئەوەی کە بە ناوی ئیسلامەوە هەمان بە کرێگیراوی غەربن هەر لە ئیخوانەوە هەتاکو داعش و هەتاکو قاعیدە و هەتاکو جیهادیەکەن یعنی هەموو ئەمانە عەمیلی غەربن نانە ئەمن ئەوها ناڵێم ئەمن کە باسی مێژوو لە جەنابەت دەکەم یەک گروپ یەک حزبی توندڕە و لە عالمی ئیسلامی پەیدا نەبووە لە بیدایەتەوە توندڕە بن تەبیعی ئەو حاکمانەیان هینایە فەرزیان کردیتە سەر ئەو وڵاتانە هەر لە میسر و هەر لە تونس و هەر لە جەزائیر و هەر لە عێراق هەر لە هەموو ئەو جێیانە لە لیبیا یعنی ئەوان تەڵەبەکانی خۆیان کتابیەکانی خۆیان خەڵکی خۆیان دانایە ڕێیان لێو خۆشکردینە ئەوانە بێنە سەر حکوم یعنی زۆر ئەمن نمونم هەیە لەسەرەوەی بەرنامەکە ئەگەر درێژەی پێ بدەی ئەمن یەکێک نمونەی ئەو وڵاتانت لەبۆ باز دەکەم ئەوانە زوڵمیان کردیە مامۆستا زوڵمیان کردێت تەعەدایان کردە ویستیتیان دەوڵەتێکی بەناو عیلمانی دانێن وەکو غەرب باشە جەنابەت شارەزای ئیختیساستە لە دەوڵەتێکی ئەتوو دەستورێکی دادەنێ قانونێکی دادەنێ یان گۆڕانکاریەکی دەکەی دەبی ئەو گۆڕانکاریە لەگەر دابوونەریت باشە لەگەر بیر و باوەڕی ئەو ملەتە بگونجێ ئەتۆرا سەندەی ئاەتی قورئان دەگۆڕی للذەکەری مثل حەظ الئونثەیەینی دەگۆڕی ملەت هەڵدەستی دوای ئەوی قسەی دەکات دەیگری لە ژۆرەی دادەنێ لە ژۆرەی دادەنێت تەی چەوسێنی هیلاشی دەکا بە تاک بە کۆمەڵ لێرەدا گوڵی توندڕە و دروست دەبێت نمونەیەک لە خزمەتی جەناب تا باسکەم تورکیا لە 1924ەوە بۆ دەوڵەتێکی ئەلمانی توندڕەویش یعنی ئەلمانیەکی لایکی ئایدۆلۆژی با بڵین بەڵام تا ساڵی 2000ش لە تورکیا مشکلەیەک نەبووە بە ناوی کوشتن و بڕێن و جیهاد و تورکیا وڵاتێکی جەگیر بووە خۆ ئەوە دەوڵەتێک بوو ئیسلامی بووە و مەرکەزی خلافەتیش بووە بۆ ئەو توانیوێتی هەر بە دەوڵەتێکی ئەلمانی پێش بگا و ئێستا ڕائیدی دەوڵەتانی ئیسلامیش بێ ئێمە ئەزانین بڵین ئەردۆغان و ئیسلامەکان هاتوون سەر حازرێک کە ئەتا تورک دروستی کردو بۆ لە ینی ئەم نمونەیەشمانێ کە دەوڵەتێکی ئەلمانیش بووە ئەلمانێکی توندڕێژ بوو وڵاتێکی جێگیر و مستەقر و سابەتیش دروست کراوەتیە ئەو نمونەی تورکیا لەگەر نمونەی وڵاتە ئیسلامیەکانی تر وەکو میسر فەرقێکی زۆری هەیە لە تورکیا کەمەل ئەتاتورک ئێستا ڕاستە ئێمە تێڕەوانی نکمان هەیە دەربای مستەفا کەمال ئەتاتورکی کە ئەوە کابراایکی عیلمانی بووە دژ بەدین بووە بەس بەڵام مستەفا ئەتاتورکتانیەتی ئەو فەراغە پڕ کاتەوە بەچێ پیاوەکی تا ئاخیر پلە وەتەنی بووە مستەفا کەمال ئەتاتورک لە زیرەجی خۆی هەر خۆشی وا بووە هەرچەند کابراایەکەزامی بەدین نەبووە نمونونەکە کابرا ئەلمانی بێدین بووە بەڵام توانێتی بە ڕۆحی نیشتیمان پەروەری وڵاتێکی بەبێ دین وڵاتێکی پڕ لە ئاشتی و پێشکەوتو بەرهەم بێنێت وایە بینەوە سەر دین مامەسا بم بۆرە باس لە کوردستان بکەین
پێتوانی ئێستا لە کوردستانە ئاین من پێم وایە زۆرمان هەیە ئاشتی خوازە متەدەینە و ئاشتی خوازە بەس ئەوەی کە جێچەڵەکە دروستەکە ئەمە نازانم ئەگەر ڕاست بێ ئەو کەسێک کە دین بە ئایدۆلۆژی وەرئەگرێ من بە کافرە زانێ بەڕێزت بە فاسقە زانێ فلانی تر بە سۆفیە زانێ فیساری تر بە سەلەفیە زانێ بە شتێکی ترە زانێ ئەم نابێ قسەی لەگەڵ بکەی ئەو ئەبێ هەجری بکەی ئەوە کە نوێژ ناکە ئەگەر سەلامی لێ بکەی وەکو وا سەلا گۆشتی بەرازێکە و ئیلە ئاخری ئەمە نابێت هۆی تەفرەقەی دەبتە هۆی تەفرەقەی بەڵام جەنابەت ئەتی نازانی لە وڵاتە ئیسلامیەکان حتا لە کوردستانیش تەڕوهیشک بە ئاگرەشی دەستێنن پیاوی باش و پیاوی خراپ بە ئاگرێ ئەو گروپانێکەوە ئاشتی خوازن توندڕەونینە لە حیاتی خۆیان حتا دەگاتە دەرەزشی گروپی ئیسلامی وا هەیە خەڵک ناویان لێدەنە دەڵێ ئەوانە زۆر بێدەسەڵاتن هیچیان پێ ناکرێت ئەوانی شەر ڕایان دەوانیش نییە خەڵک ڕێی بەرامبەر ئەوانی شەر ئاوایە لەو حالەتەیدا ئەو گروپانەکە هێمن و هێورن معتەدیلن لەناو ئەوانەش خەڵک تحملی نامینێ دەستە گروپە توندڕەوەکان توندڕەوی ئەسلینێ لە ئیسلامدا توندڕەوی لە دینەکەماندانە هەر وەکو لەو جەنابەت باسم کرد کاتی حاکمی زاڵم دێ جوخت و فشاری خۆی دەیەختە سەر ملت گروپە هەڵدەستیتن هەر دینیش قیادەی ئەو ملەتەی کردیە ئەگەر کوردوی ئەگەر وڵاتانی دین هەبوو ئاخرە من ئەو جملەی تەواوکەم بە جەنابەت باشە دێ گروپە دژی دەسەڵات ڕادەوەستی یان دژی ژێرانەوەستی هەڵدەستیتن ئەو گروپە یعنی وەکو بلێ وەکو معارەزەکی سلمی بەرام دەسەڵات رازی نییە بە معارەزەکی سلمیش وەکو سووریای معارەزەکە سلمی و ئاخری بە زۆر کردیانە مسلح دەقەمماوە با پرسیارێکی ئەخیر لێ ئێستا لە مەسەن بانکخوازی ئەوە هەر لەسەر تەلەڤیزۆن ئەڵێ ئەوەی دەنگ با بە حیزبی ئەلمانی جێگەی جەهەنەمە تۆ بە حیزبی ئەلمانی هاتوویتە سەر ئەوە هەیە بەش هەشت دەڵێ وانە ئەتولۆ ینی ئەوە لەگەر ئەوەی ئەوە وەرناگری ئەوەی پسند بکە ئەوە ئەسڵە ئەوەیە ئەسڵ نییە خەڵکانێک بوونە توندرە و گەنجانێک بوونە توندرە و چوونە چیای لە چیای دەورەیان لێدان هەمویان کوشتن ئەمن خەڵکانێک لەو گەنجانە دەناسم لە مزگەوت ئەگەر لۆ من لۆتو لە مزگەوت ئەمون من و تۆیان بدیت باە پێڵاویان لۆدادەنین لە مزگەوت کە دەردەچوو بۆ ماڵێ هەر سەیری بنی پێ خۆی دەکنەک پێ لە مێر و لەشی بنێ ئەوە بووە خین ڕێژ ئاخیری توندڕەوەک بوو دەزەلامیش بکوشی ئەوە لە بەرچوەی لێ هات چێوەی لێ کرد من وەم لێ کرد من مامۆستای بوویمە لە بەردەستی من دەرچوو ئەم نیشی بە کافر دەزین دەیگوت تۆن بەوانە ڕازی ئەوانە ستەمکارن ئەوانە لە دین دەرچوینە چۆن بەوانە ڕازی لەم ڕاگەیاندن و ئەوەی کە ئەبینین لە ناو ڕاگەیاندن و لە ئەفعالی حرەکاتی بەناو ئیسلامی ئاین بۆ تەمایی شەڕانگێزی بۆ خەڵک ئەمە ئاشکرایە بەڵام ئێمە چۆن بتوانین ئاین بکەینە مایەی خۆشحاڵی و مایەی ئاشتی کۆمەڵایەتی و هەوێنێک بۆ ئاشتی کۆمەڵایەت لە ڕاستیدا بۆ گەڕانەوە بۆ خودی ئاینەکە بنەما ئەساسیەکانی ئاینەکە هەر ئاینێک کە هاتبی بۆ گۆڕانکاری هاتووە مەبەستم ئاینی ئاسمانی بۆ چاکسازی ناو کۆمەلگادا هاتووە لە بگەڕینەوە بۆ مێژوو ئاینەکان ئەو شوێنانەی کە پێغەمبەری بۆ چووە پڕ بووە لە فتنە لە ئاژاوە لە کوشتێن لە تێکدانی باری کۆمەڵایەتی دواتر ئەم پێغەمبەرە هەوڵی ئیسلاحی داوە وەکو حەزەتی شوعیب دەفەرمی ئین ئورید إلا الإصلاح ما استطعت کە قورئان لە سزاری ئەو قسە دەکات واتە پێغەمبەران بۆ ئیسلاح هاتوونە دیارە واقعێکی خراپ هەبووە هاتوونە چاچ بکەن لە ئاینی ئیسلامی پیرۆز کۆمەڵێک بنەما هەیە کە پێی گوترێ مەقاسیدی شەریعە واتە ئەو شەریعە مەبەستێتی ئەم شتانە بپارێزی وەکو دینی خەڵک نەفسی خەڵک ماڵی خەڵک و هەروەها کەرامەت و ناموسی خەڵک و سەروەت و سامانی خەڵک بێگومان هەر کاتێک لە هەر کۆمەلگایەک ئەم شتانە پارێزراو بوو کەواتە دەردەکەوێت کە ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرارە دەردەکەوێت کە ئەمن و ئارامی بەردەوامە
بۆیە هەر کاتێکە بێت و ئاین لە ڕێوڕێوی خۆی لا بدرێ بێگومان خەلەل دەکەوێتە مەبەستت چێ لە ڕێوڕێی خۆی بۆ چۆ لا بدرێن بۆ نمونە تەفسیری غەڵەت بۆ ئاین بکرێت تەفسیری تونند و توژی بخرێتە ناو ئاین چونکە ئەمە ئاینی ئیسلام ئاینی سلمە یا أيها الناس ادخلوا في السلم كافة. ابن عاشور شاطبي زۆر لە زانایان ڕەحمەتی خوان لێبی کەلیمەی سلم بەمعنە مسالمە و مساڵەحە لێک دەدەنەوە. بەس مامۆستا ئەمە ئێستا ئەبینین لەمڕۆدا ئەمە کە دیقەتی ئەمڕۆ بین مەسەلەن ئاین ئەگەر بڵێم یا ئەوانەی زۆر لەوانەی کە خۆیان بە نوێنەری ئەزان بوونەتە هۆی پەرتکردنی کۆمەڵگەی یا فاکتەرێکن بۆ نمونە ئەمە ئەلمانیە ئەمە ئیسلامیە ئەمە پارتیە ئەمە یەکێتیە ئەمانە ئەلمانین بێدینن ئەمە ئیسلامی لەکوێی ئەم تەدەیونەیە با بڵین دیانەتەیە ئاشتی هەیە تۆ کە کۆمەڵگە وا پەرت کرد بەسەر کۆمەڵێک شتە ئەمە کافرە ئەمە مرتەدە ئەمە ینی ئەمە لە گیانی ڕوحی ئاین دوورە بەڵگەشمان چییە؟ بەڵگەمان ئەوەیە کاتێکە خەڵک دابەش دەکرێت لە ئاساسی مەزهبی یاخود بیر و بۆچوون ئەمە غەڵەتێکی گەورەیە بەرامبەر بە ئاین دەکرێت. ئێمە مرۆڤەکان هەر تاچێک لە کۆمەلگادا بە چەند بازنەیەک دەورە دراوە یاخود لە چەند بازنەیەکدا پەیوەندی هەیە لەگەڵ بەرامبەرەکەیدا یا لە بازنەی ئیمانەوە ئینەمە المؤمنون ئیخوە ئەوانە وەکو تۆ ئیماندار و برانە لە برایەتی ئیماندا یان برایەتی بازنەی هاو نیشتیمانی بوون و هاو نەتەوەیی بوون لە یەک نەتەوەن لە یەک نیشتیمانن ئەمەش برایەتیەکە و بازنەیەکی ترمان هەیە بازنەی مرۆڤایەتی واتە مرۆڤ بوون. ئیسلام مرۆڤەکان هان دەدا کە تۆ خەڵکت خۆش بووە لەسەر بنچینەی کە مرۆڤە بەڵگەشمان لەوە زۆرە ئەوەی بەڕێزت پاسی بەس ئێستا مەسەن کۆمەڵگەی کوردەواری وەکو خۆمانەڕێن لە 1995 مسلمانە شارێکی وەکو هەولێر لە 1990 لەوانەیە مسلمان بە شارێکی وەکو سلێمانی لە 1970 ئەزانم هەر مسلمان یانی مسلمان بەمعنە ئامەکەی ئێمە لە ناو مسلمانەکانە ئەمە ئەبینین نەک لە دەرەوەی مەسەن مەسیحیەک یا کافرێک یا جوولەکەیەک یا دەرەوەی ئێمە لە ناو مسلمانەکانە ئەوە شیع و سونەشش لە ناو ئەهلی سونەی شافعی مەذهبی ئەسڵەن ئەشعری ئەسڵیشکە هەموو شتەکانیان وەکۆکە ئێستا ئەمە بۆتە سەلەفی ئەمە بۆتە ئیخوانی ئەوە تەکفیرەکرێت لە بەرەوەی لە حزبێکی نائیسلامیە ئەمانەمان زۆر دیوە ئەوە خۆی ئەوەی جەنابەت باز دەکەی لە واقع وایە واقعێکی تاڵە هەروەکو باست کرد ئێستا کەسی وا هەیە لە ناو حزبێکی دیاری کراوە کەسانێکی زۆرشن بەداخەوە ئەگەر تۆ لە حزبی ئەو نەبی یاخۆ لەسەر فکری ئەوە نەبی ئەڵێ ئەمە ناوێکت بۆ دادنێ یان مبتەدیعە یان پێت دەڵێ توندڕەوە یاخود پێت دەڵێ ئەمە ئەلمانیە بەبێ تێگەیشتن لەم مستەڵەحاتانە یەکسەر تۆهمەیەکی بۆ یەکتر دروست دەکەن ئەمە کارێکی زۆر سامناک و خەتەرە. من بەرامبەر بەو شتان یەکشت ئەڵێم ئیسلام زۆر گەورەیە ئەگەر ئیسلام زۆر گەورە نەبا خوای گەورە خۆی کەفالەتی پارێزگاری ئەم دینەی نەکردبا ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون بە ڕەفتاری ئەو کۆمەڵگەی موسڵمانان هەندێک لەو نمونانەی کە باسمان کرد و ئاماژەت پێ کرد بەڕاستی ئەبوایە دینی ئیسلام زۆر بەرەودوا بکشێتەوە ئەوانە ڕاستەوخۆ زیان بە ئیسلام دەگەینن. من دەچمەوە سەر وەڵامەکەم تۆ ئەو خەڵکە کە بەرامبەرتە یان لە باوەڕ براتە یان لە هاو نیشتیمانی و هاونەتەوە بوون براتە یان لە مرۆڤ بوون براتە. ئیمامی عەلی لە نەهج البەلاغەی شتێکی جوانی هەیە ئەڵێ الناس صنفان إما أخ لك في الدين أو نظير لك في الخلق. لهندي الرواية أو أخ لك في الخلق وتا إما همو القرآن دفر به خلقكم من نفس واحدة تو أجر لمنظاري لروانجي إيمانه وتماشاي كسكناكي لروانجي مروفون تماشاي كقرآن فردك كهان الددا لقرآن بيروزا كومرك دستواجهها بما أندلك إيوا لسر بنياتو لسر أساسي مروفون تعامل لقال يكتر بكن يا بني آدم دستواجه يا بني آدم خلقكم من نفس واحدة الناس من آدم وآدم من تراب كومل يشتتر كاتي خوي تبارك وتعالى باسي بيغمبران دكا كبو قومكان ياندسن أو قومانش كافرن وأيش بيغمبري خوايا بيان دليت تو براي أواني لإيماننا براي يكلا مروف بونا ما مسأمة وكبون مونا أجر آياتك بعض كم كذا فرمي وإلى ثمود أخاهم صالح
وقومی ثەمود بە نەسی قورئان کافر بووینە بەڵام خوای گەورە کە ساڵحیان لە بۆ ڕەوان دەکاتن پێغەمبەر بووە بە ئەخاهم ناوی دەباتن و ئەوەی شوعیبش بە هەمان شێوە ئەمە وەکو نەزەر وەکو بڵین تەنزیرکردن بۆ وەکو دەق بەس وەک واقع ئێمە لە مێژووشە ئایا ئەمە ئەبینین ئەم برایەتیەیە هەمیشە دین یاخود تەدەیون یا مسلمانەکان یا غیر مەسیحی مەسەلەن مەسیحەکان لە بەنی ئەرسۆزۆکس و کاسۆلیک و پرۆتستانت بە ملیۆنە هەیان لە یەکتری پشتووە مسلمان لە بینی شیعە و سونە و سونە لە بینی خوانە شافعی و حەنەفی سەدان هەزار لە یەکتری گوتمان واقعەکە لە ئێستاشدا هەمان شتە بینینەوە یانێ گوتمان واقعەکە لە هەر لایەکەوە باسی لێوە بکەی واقعیشی تاڵە نەدەبوو وابی چونکە ئەمە هەموو دوورکەوتنەوەیە بەڕای من لە ڕوحی دینەکان بەگشتی و بە تایبەتی ئێمە وەکو مسلمان خەڵکانێکی زۆرمان هەیە هەڵس و کەوت و ڕەفتاری وەکو ئینسانی مسلمانێک نییە لێبوردەیی نییە و حەز دەکا بە توندوتیژی تێیدا هەیە و لە هەمان کاتدا حەز دەکا لە دڵیدا تۆ هەز دەکەی ڕق و چینی بەرامبەر ئەم و ئەو هەیە ئەمە هەمووی منافیە لەگەڵ پەروەردەی ئیمانی و پەروەردەی ڕەوشتی لە ئیسلامدا من بۆ ئەومە نمونەیەکت بۆ دێنمەوە خوای گەورە کە وەصفی پێغەمبەرەکەی دەکا مەدحی ناکات لە ڕووی نوێژ و لە ڕووی عیبادەتەوە مەدحی دەکات لە ڕووی هەڵس و کەوت و ڕەفتاریەوە کە دەفەرمی وئینەکە لەعەلا خولوق عەظیم مەبەستی لە هەڵس و کەوت و تەعامولە لە ژیاندا لەگەڵ خەڵکەکەدا وإنما بعثوا ليتمموا مكارم الأخلاق كاتي پیغمبر صلى الله عليه وسلم وكو جابر كري عبد الله دجوريتوا كجنازيك تيپرن بيداك ولا امام مستيان لوانه صدان زار باس كرابي بو خلچش باس كراوا پیغمبري خو حلستي لبري جابر الله مش هستعين الله يقول من يا رسول الله اما كسيچ يهوديه جوا مردوا پیغمبري خو ني فرمو والله كمن نمزاني اجينا هلا دستام فرموا اليست نفسا قد خلقها الله اي امش نفسه واتبراي ايميل لخلق ده وفرموي تأكيد لسر بابتك وابوي باش تيام بقيني فرموي إذا رأيتم الجنازة فقوموا لها بس ما مثلا منظور لو باري مثلا لو أنا صدان ما مساوك بريزت بمشي بأشتي خوازي باسي دين بكا وزور يعني النموني أو ما مساني كوكو ميزة كان أمسكين بس زور ما مساي تريشفان هي بعكسه لسر منبر شر بلاوكاتو دو برتشي بلاوكاتو لقل أوشا خلق ئەو ئەوانەی کە لە دەوروبەری زۆرمان بینیوە قسەکانی ئەوانیان زیاتر بەدڵەوە لە قسەی مامۆسای چۆک و بەڕێزت کە باس لە ئاشتی و پێکەوە ژیانەکەی پێتوانی ئەمە هۆی چی یانی هۆکەی هۆکارەکەی ئەو مامۆستایە لە ڕاستیدا دێت ئیسلام بەحرێکە دەریایەکی فراوانە پێویستە ئەو شتانە باز بکا کە کۆمەلگایەکی ئاشتی خوازی لێ دروست دەبی و ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار دەبی چونکە مسلمانان بەگشتین لە شەڕ و فیتنە وابزانم بەسیە تێریان خوارد ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو توێژینەوانەی کە کراوە لەسەر قوربانی لە جەنگەکاندا و لە ناو خودی مسلماناندا بە مەلاین کەس بۆتە قوربانی ئەم فکرە توندوتیژیە بۆیە ئێمە قەت لەگەڵ ئەوە دانینەوە ئەو کەسانەی کە بەو زۆرە مامۆستایانەش ئیعجابیان هەیە ئەوانیش هەمان فکرەکەیان وەرگرت و بەداخەوە و ئەوەندەی فکری توندوتیژی زۆری خەڵک بەو معجبترەوەک لە مامۆساکی ئاشتی خواز وەک بەڕێزت ئەسڵەن لەوانەیە کە ئەم قساناکە ئیتیهام بکەن بە حیزبی بوون بەوەی کە دەستێکە لە پشتەوەی بۆی ئیسلام خەڵک سارد بکەیتەوە لە جیهاد لە داوا إلى آخر ئەوەش کارەساتەکە لەوەیە مامۆستا کارەساتەکە لەوەیە کە تۆ ئەم ئاینە وا تەماشا نەکەی کە ئاینی لێبوردەیە کە ئاینی عەفو سەفحە بە نەسی قورئان و فەرموودەی پێغەمبەر بەڵکو ئەم ئاینە هاتووە تەنها بۆ کوشتنی خەڵک ئەوانە کاروباری قیامەت دێنن لە دنیا لە جاتی خوای گەورە خوانەکەن بەدەسەڵاتدار ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بۆیە خوای گەورە ئەو بەندانەی کە ئەو خەڵکانێک کە غەڵەت دەکەن خوای گەورە حساب لای خوای گەورەیە إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم ئەوانەی کە تۆ باسی لێوە دەکەی ئەم توندڕەوانە ئەم فکرە توندا کارەساتەکەی لەوە خوڵقاندووە کە خۆیان ئەکەن بە بەدیل دێن لێرە حکم جێبەجێ ئەکەن لێنا ئەو ئەرکە ئەساسی خۆیان کە دەعوەیە کە بانگەوازە لەبیر دەکەن خوای گەورە پێغەمبەری خوا چۆن ئاراسە دەکات دەفەرمی ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن تەنانەت لەگەر مخالف لە ڕەئیدا کە تۆ کە مناقەشەی لەگەڵی دەکەی ئەبێ لەو کاتیشە هەڕێز لەبۆی هەبیتە لە سەردەمی زاڵبوونی هزری فرەیی و لێبوردەییدا ئاین دەتوانێت ببێ بە هەوێنی یەکتر قبولکردن و پێکەوە ژیان
بە تایبەتی لە کۆمەڵگا موسڵمان نشینەکان کە تا دێت زیاتر بەرەو پەرتەوازەیی دەچێت.